What's up guys? Welcome to Learn&Explore. من راستیم خوشحال که گرمالان لە ڤیدیۆیەکی نەدا. ئەم ڤیدیۆیە بەشی دووەمە لە زنجیرەی ئەم کتێبە کە کتێبی علی بابایە و بۆ ئاستی سەرەتاییە. با یەکسەر دەست پێ بکەن و ئەم ڤیدیۆیە چاپتەری دووەمی کتێبەکەیە و let's get started. با بزانین لەم بەشەیە چی ئەبێت و chapter 2 چاپتەری دووەم in the treasure لەناو گەنجینەکەیە. با فۆکەسەکەی چاکەینەوە و let's continue. After the thieves leave, Alibaba goes to the rocks. After the thieves leave, دوای ئەوەی دزەکان بەجێ ئەهێڵن مەبەستەوەیە کە دوای ئەوەی دزەکان ئەو شوێنە بەجێ ئەهێڵن Alibaba goes to the rocks. Alibaba ئەچێت بۆ لای تاشە بەردەکان. Open sesame, he says. ئەڵێت بکرێوە سمسم. The door opens and he walks in. The door opens and he walks in. دەرگاکە ئەکرێتەوە and he walks in. و ئەویش ئەڕواتە ناوەوە. Wow, he cries in the treasure cave. What beautiful things. Wow, he cries in the treasure cave. لەناو ئەشکەوتی گەنجینەکەیە هاوارەکات و ئەڵێت Wow, what beautiful things. ئەم هەموو شتە جوانە چییە؟ دوای ئەوە ئەمە ڕۆشتۆتە ناو ئەشکەوتەکەەوە و ئەمەش عەلی بابایە. ئەم هەموو شتەی تایە. با بزانین دوای ئەوە چیە بێت؟ He takes some gold coins and leaves. واتە هەندێک پارەی ئاڵتون هەڵەگرێت و ئەڕوات. Gold واتە ئاڵتون، coin واتە پارە کە مەبەست لە پارەی ئەوەنیە پارەی ئاسنە بەڵام ئەمەی ئەم ئاسن نییە گۆڵدە واتە ئاڵتونە. Close sesame. داخرێ سمسم. He says. وتی. The cave door closes behind him. The cave door دەرگای ئەشکەوتەکە closes behind him. لە دوای ئەمەوە داخرێت. Back home, Alibaba tells everything to his wife and son Murad. Back home, لە ماڵەوە کاتێک ئەگاتە ماڵەوە Alibaba tells everything to his son. Alibaba tells everything to his wife and son Murad. هەموو شتێک بۆ خێزانەکەی و مورادی کوڕی ئەگێڕێتەوە. Wife واتە خێزان کە مەبەست لە ئەم دادەیە. Alrighty, look at these coins. We are rich, he cries. هاوارەکات و ئەڵێت Look at these coins. سەیری ئەم هەموو پارەیەکەن. مەبەست لە coin وەک وتمان پارەی ئاسنە. مەبەست لە ئەو ئاڵتونەیە. ئەوە پێوترێت coin. We are rich. ئێمە دەوڵەمەندین. He cries. وتمان هاوارەکات. Cry بە مانای گریانیەت هەروەها بە مانای هاوارکردنیشێت. How rich? His wife asks. چەندێک دەوڵەمەند؟ خێزانەکەی پرسیارەکات. خێزانەکەی پرسیاری لێکات وڵێت چەندێک دەوڵەمەند بووین. She runs to Qasim's house. She runs to Qasim's house. ڕائەکات بۆ ماڵی قاسم. Can I borrow your scales? Can I borrow your scales? ئەتوانم کێشانەکەتان ببەم یان ئەتوانم کێشانەکەتان بە قەرز وەربگرم مەبەست لە ئەو کێشانەیە. اینجا I want to weigh something. ئەمەوێت شتێک بپێوم یان شتێک بکێشم. Weigh واتە ئەی کێشێت یان ئەی پێوێت. She tells Qasim's wife. ئەم قسەیە بە خێزانەکەی قاسم ئەڵێت. اینجا let's go to the next page to see what is gonna happen. Of course, Qasim's wife smiles. خێزانەکەی قاسم بە زەردەخەنەیەکەوە ئەڵێت Of course, بەدڵنیاییەوە ئەتوانیت بیبەی. But what are you weighing? But what are you weighing? بەڵام چی ئەکێشیت؟ مەبەستەوەیە کە ئەم کێشانەیەت بۆ چی و چی پێ ئەکێشیت؟ Oh, nothing important, Alibaba's wife answers her. خێزانەکەی Alibaba وەڵامی ئەیاتەوە ئەڵێت Oh, nothing important. شتێکی گرنگ نییە. ئەوەی کە ئەیکێشم شتێکی گرنگ نییە. Qasim's wife thinks that's not true. Qasim's wife thinks خێزانەکەی قاسم بیرەکاتەوە یان بەڕەئی ئەو That's not true. ئەمە ڕاست نییە. واتە ئەو شتەی کە ئەیکێشێت گرنگە. She quickly puts some wax on the scales.
She quickly puts some wax on the scales. بەخێرایی هەنێک مۆم ئەخاتە سەر کێشانەکە. Wax بە مانای مۆم دێت کە مەبەست لە مۆمی شلە دیارە. اینجا later Alibaba's wife takes back the scales. Later دواتر Alibaba's wife takes back the scales. خێزانەکەی عەلیبابا کێشانەکە ئەباتەوە. Qasim's wife finds a gold coin on the wax. Qasim's wife, خێزانەکەی قاسم, finds a gold coin on the wax. پارەیەکی ئاڵتوونی لەسەر مۆمەکە ئەدۆزێتەوە. They're weighing gold. They are weighing gold. ئەوان ئاڵتوونە کێشن. She thinks وا بیرەکاتەوە واتە وا بیرەکاتەوە کە ئەوان پارەی ئاڵتوونە کێشن یان ئاڵتوون ئەکێشن. They are richer than us. They are richer than us. ئەوان لە ئێمە دەوڵەمەندترن. She tells Qasim بە قاسم ئەڵێت. She tells Qasim بە قاسم ئەڵێت واتە ئەم قسەی کە ئێستا کردی ئەمە بە قاسمی خێزانی ئەڵێت. خێزان مرد بە قاسمی مردی ئەڵێت. My brother is a poor woodcutter. My brother is a poor woodcutter. براکەی من دیارە قاسم ئەم قسەیەکات ئەڵێت براکەی من داربڕێکی هەژارە. Qasim cries angrily. واتە قاسم بە تووڕەییەوە هاوارەکات و ئەم قسانەکات. How can he have lots of gold? I must learn more. How can he have lots of gold? I must learn more. چۆن ئەکرێت کە ئەو هەموو ئاڵتوونەی هەبێت یان چۆن ئەبێت ئەو دنیایەک ئاڵتوونی هەبێت. I must learn more. ئەبێت زیاتر دەربارەی ئەوە بزانم. دیارە هەوڵەیات کە بزانێت چەندێک پارەی هەیە و چۆن دەوڵەمەندە و ئەم بەزم و ڕەزمە. جا ئەوە هەڵەگرین بۆ ڤیدیۆی دواتر و let's end the video right here. بە هیوام سوودتان لێوەرگرت بێت. ئەگەر سوودتان لێوەرگرت لایکی بکەنەوە هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر سوودتان لێوەرنەگرت بۆ کەسی منێرن و تا ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.